زمانە و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا 132 باسی شاعری گەورەی کورد قانع لە 1898 هەتا 1965 ئەو ساڵی لێدایک بوون، ئەو ساڵش ساڵی کۆچی دوای. قانع ناوی محەممەدە کوڕی شێخ عەبدولقادری شێخ سەعیدی دۆڵاشی مەریوانە. لە 15 ئەیلولی ساڵی 1898 لە گوندی ڕیشێن لەدایک بووە. قانع لە تەمەنی 40 ڕۆژیدا بوو باوکی کۆچی دوایی کردووە. لە تەمەنی 2 ساڵان دایکیشی کۆچی دوایی کردووە. قانع هەر لە منداڵیەوە تووشی دەربەدەری بووە. هەر لەو کاتەوە تێکەڵ بە ئێش و ئازار و برسیەتی نەتەوەکەی بووە. بەهۆی خزمێکیەوە دەچێتە حوجرەی مزگەوت و دەست بە خوێندن دەکا. بەناو دێهاتەکانی مەریواندا بۆ خوێندن گەڕاوە، پاشان کەوتە گەڕان بە شارەکانی کوردستان بۆ خوێندن، وەک شاری سەقز و بانە و سابڵاخ و بۆکان و شنۆ و کۆیە و هەولێر و کەرکووک و سولەیمانی و هەڵەبجە و پێنجوین و سنە و بیارە و چەند جێگایەکی تریش گەڕاوە. ناسراویەکی تەواوی لەگەڵ بنەماڵە ئایینیەکانی کوردستان هەبووە، بە تایبەتی لەگەڵ شێخ مەحموودی نەمر. هەروەها لە خزمەت مەلای گەورەدا لە کۆیە خوێندوویەتی. بە هەر جۆرێک بێت خوێندنی مەلایەتی تەواو کردووە. لە کۆماری مەهاباد کار بەدەستی پەروەردەکردن بووە. تا خۆی لە ژیاندا بوو، دیوانەکانی گوڵاڵەی مەریوان، باخچەی کوردستان، چوارباخی پێنجوین، شاخی هەورامان، دەشتی گەرمیانی بڵاو کردوتەوە. لە 7 پێنجی 1965 لە گوندی لەنگەدێ لە ناوچەی شلێر کۆچی دوایی کردووە و هەر لەوێ نێژراوە. پاش مردنیشی لە ساڵی 1970 پاشمەرگەی قانع بڵاو کراوەتەوە و لە ساڵی 1974 بەشێک لە شیعرەکانی بڵاو کراوەتەوە بە ناوی نامەی قانع. هەروها لە ساڵی 1979 شیعرەکانی بڵاو کراوەتەوە بە ناوی دیوانی قانع. قانع لە سەرەتای شاعریەتیدا بە فارسی هۆنراوەی نووسیوە، چونکە زمانی فارسی لەو سەردەمەدا باو بووە. لە پاش هەستکردنی بە بیری کوردایەتی پیرۆز دەستی کردووە بە هۆنراوە گوتن بە زمانی پاکی کوردی. قانع بە شاعری وریایی لادێی کورد بەناوبانگە. شیعرەکانی خۆماڵی و ڕەوانن. لە سەرەتای هەڵگیرساندنی شەڕی دووەمی جیهان قانع تێکەڵ بە ڕێبازی ئەدەبی شۆڕشگێڕانە بووە. هۆنراوەکانی لە ڕووی مەبەستەوە 3 بابەتی گرتوتەوە: دڵداری، کۆمەڵایەتی، نیشتیمان پەروەری. قانع لە سەرەتای ساڵی 1963 بەهۆی باری ئاڵۆزی ناوچەکەوە لەگەڵ دانیشتوانی چەند دەیەکدا کۆچ دەکەن و دەچنە ئەو بەری سنوورەوە. هەر ئەو شەوە دەیگرن و دەیبەن بۆ بەندیخانەی قەجەر لە تاران و ماوەیەک لە بەندیخانەدا دەیهێڵنەوە.
لە کاتی ئەو بەندێدا نەخۆشیەکی زۆری بۆ دێنێ و هیوا بڕاوی ژیان دەبێت و بەم جۆرە باسی بەندیخانەکەی دەکات. پێشی ئەوەی شعرەکەی بخینمەوە، لێرە چەند تێبینیەکم هەیە دەربارەی نووسینی ئەو بابەتە. یەکەم جار دەربارەی ناوی شاعیر کە لێرە نووسرایە قانع، ئایا ناوەکە ڕاستە ئەوها دەنووسرێ، جۆرەشکە دەنووسرێ؟ هەروەها نووسینی محەممەد کوڕی شێخ عەبدولقادر شێخ سەعید. لێرە ئەمن کە تەمەشای دیوانی قانعم کرد بەخۆی دێرە هۆنراوە چی نووسیە لەسرە خۆی، ناوی خۆی ئەوها نووسیە: لە ئەسڵا خەڵکی دۆڵاشم مەریوان جێگەی ئەژدادم، محەممەد کابوڵیم ئەمما تەخەڵڵوس قانعم ناوە. وەکو دەبینین نەینووسیە قانع، نووسیتی قانع. هەروەکو ئەگەر لە عەرەبی هاتبی هەروەکو عەرەبیەکەی لێرە ناوەکەیان بە کوردی بە جۆرەشکە نووسێ، نووسیتیان قانع. ئەوجە لێرە ئەمن دەمەوێ ناوی خۆشی محەممەدیش ئەوهای نووسیە، دوو مەئی نووسیە محەممەد کابوڵی، خەڵکی دۆڵاشم مەریوان جێگەی ئەژدادم. دۆڵاش و مەریوان ئەو دوو شارە لە چێن دەرن؟ ئەو دوو شارە دەکەونە لای ڕۆژهەڵاتی کوردستان. ئەلێرە ئەوە مەریوان لێرەیە، بەڵام دۆڵاش چونکە ڕەنگە دەیەکبی تۆزە گچکەتر بی، ڕەنگە نیشان نەدرێ لەسەر نەخشە. وەکو دەبینن نێزیک مەریوان نێزیکە لەو دەریاچەیە زرێبار. لە چ دەیەک و شارەکی کوردستانی لای خۆمان واتە باشووری کوردستان نێزیکە؟ وەکو دەبینن لێرە لە پێنجوین نێزیکە، تۆزەک زۆر نێزیک نییە، بەڵام ڕێگە هەیە لە مەریوانەوە بچیە پێنجوین، لەبەر هەندێش لە پێنجوینیش دانیشتیە. کەواتە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە کە بەخۆشی لە شعرەکەی باس دەکا. ئێستا ئەگەر بینە سەر نووسینی ناوی شاعیران، ئایا دەتوانین ئەمە بە کەیفی خۆمان ناوەکان ئەوها بگۆڕین، یان باشتر وایە کو نووسرایە لە دیوانەکەی ئەمەش ئەوها بینووسینەوە؟ کەواتە نووسەرانی ئەو کتێبە کوردیەی دەبی زۆر ئاگایان لەو مەسەلانە بی، هەر کەسە لە خۆیەوە نەیە بە کەیفی خۆی ناوی شاعیران بگۆڕی. هەتا ناوی خۆشی ئەگەر محەممەد ئەوها بنووسرێ دەبوایە ئەمەش ئەوها بنووسین، بەڵام لێرە محەممەد ئەوهایان نووسیە، محەمەد دوو مەئیان نەنووسیە. عەبدولقادر هەر کەسە بە جۆرێک دەنووسی، هەموو ناوە عەرەبیەکان کە دەبنە کوردی بە زۆر شێوە دەنووسرێن. ئایا کو بینووسین؟ محەممەد ئەوها نووسیە، عەبدولقادر سەعید ئەوها بینووسین، یان بۆ وێنە محەممەد کو بنووسین؟ ئەوەی ئەمن دیتیتم ئەگەر لە گوگڵ تەمەشاکەین ڕەنگە 30 جۆرە نووسین هەبی، ئەگەر زیاتریش نەبی. کاتە لێرە دەبی جۆرە نووسینەکمان هەبی کە ئەگەر یەکێک ناوی محەممەد بوو بزانین کو دەنووسرێ، یان ئایا باشترە هەر کەسە بە کەیفی خۆی کوی بووێ ئەوها بنووسی، هەتا ئەگەر ناوی هونەرمەندیش بی، ناوی شاعریش بی، ناوی سەرکردەش بی، ئەمە بە کەیفی خۆمان تێکەڵکەین و کومان پێخۆش بوو بنووسین، ڕەنگە ئەوە شتەکی باش نەبی. کاتە ئایا عەبدولقادر کو بنووسین؟ ئەوها بنووسین، ئەوها بنووسین، ئەوها بنووسین، ئەوها بنووسین، کو بنووسین؟ ئایا وشەی شێخ لەگەڵ ناوەکەی بنووسین یان نا؟ لەبەر چ نەنووسین محەممەد عەبدولقادر سەعید وەکو ئەوەی کە هەموو کەس ئەوهایە؟
ئایا باشە وشەی شێخ بنووسین یان باشتر وایە پاشان بڵێن لە خێزانێکی ون خێزانی شێخەکان یان شتە چێوها. کاتە ئەوانە هەموو جێی گفتوگۆنە و ناوەکان دەنووسین و هیچ نەبی شاعر بەخۆی ناوی خۆی ئەوها نووسیە محەممەد ڕەنگە باشتر وابی ئەمەش وەنووسیتی قانع نەک قانع کاتە باشتر وایە ناوەکەی وەکو خۆی پێی باشە ئەوها بنووسێ. ئەوە یەک. دووەم شت ئەوەیە کە ئەگەر تەمەشای ئەو نووسینەی کەین نووسینەکە زۆر زۆر پڕە زۆر لە بنیەکە تۆزێک بێسەروبەریەکی پێوە دیارە لە کاتی نووسین بە تایبەتی نووسین لەسەر شاعیران و هونەرمەندان پێویستە نووسینەکەی بەش بەش بکەین. بەشێک تەنیا لۆ زانیاریەکانی کەسی لە چێ لەدایک بووە و سویتە چێن دەرێ پاشان کوژایە پاشان قۆناغی گۆتنەوەی شعرەکانی بە چەند قۆناغدا تێپەڕە. لێرە هەست دەکەم زۆر زۆر یەک سەرچاوەیان بەکارهینایە ئەویش بەداخەوە ئەو شتە ئێستا ئەو جۆرە نووسینە لێرە لە وڵاتە ئەوروپیانە ئەگەرە تو بچی نووسینەکی بینی هەر کۆپیکەی و بینی داینەی ئەوە قەدەغەیە ئەوە ناتوانانی شتی ئەوها بکەی هەمیشە دەبی سەرچاوەکەی دانەی ئەگەر کۆپیت کردو دەبی هەمیشە کتابەکی بخینەوە بە خۆت پوختەکی بنووسی نەک بچی دووسێ یان لێرە هەموو وشەکان و ڕستەکانیان هینایە کۆپیان کردیا لە دیوانی قانع پێوەی باسیشکن ویان زانیەوە ئەوها دەکرێ ئەوە نابی ئەوە هەڵەیە. هەمیشە ئەگەر باسی شتەچی دەکەین دەبی بە خۆمان ڕستەکان ڕێک بێخین نەک بچین کۆپیکەین و داینینەوە جارشکە ئەگەر هاتوو کۆپیشمان کردامان ناوە پێویستە ئاماژە بە سەرچاوەکەی بکەین چونکە من ئێستا ئەگەر بچم لە گوگڵ بنووسم دیوانی قانع ئەوها وەکو دەبینن قانع نەک قانع وەکو دەبینین لێرە بۆ وێنە تەمەشاکەین بە PDF دیوانی قانع هەیە دەتوانین بخوێنینەوە و نووسینی ئەو کتێبەش لێرە وەرگیرایە بەڵام هیچ دەستکاری نەکرایە هیچ بەخۆیان هەتا ڕستەکانیشیان بەخۆیان ڕێک نەیەخستە هینایەتیان یەکسەردایان نایە کاتە ئەوە لێرە چی نووسە قانع لەو دیوانەی ئەوەش گۆڕەکەیتی نووسیتی دەمێ بخینمەوە لێرە چکە زۆر زۆر گرنگە. نەبوو ڕۆژێ لە کوردستان سەرۆکێ یا خۆخەم خوارێ هەمیشە بۆ ئەبێ کوردان بەڵاو ناسۆریان لێبارێ ئەگەر مردم لەسەر قەبرم بنووسن تۆ خوا یاران شەهیدی عشقی میلەت بووی کەچی نەتدی پەلامارێ. ئەوەی ڕاستی بی هەرچەنداوە پێشی 40-50 ساڵ پێشی ئێستا نووسرایە بەڵام هەتا ئێستاش هەست دەکەی هەروایە هەر باوە ئەو جۆرە حاڵی کوردان کەواتە ئەوەی ئەگەر بتەوێ بۆ وێنە دیوانی قانع بخینەوە کە زۆر زۆر شتەکی باشە بێگومان دەتوانی کتێبەکەی بکڕی یان دەتوانی ڕەنگە لە پەرتوکخانەی بینی و دەتوانی بە هەمان شێوە لە ئینتەرنێتیش بیهێنی بنووسی دیوانی قانع و کتێبەکەی بخینەوە لەبەر چ خینەوەی ئەو کتێبەی باشە بەڕای من لەبەرەوەی نەک تەنیا شعرە بەڵکو دەتوانین بڵێن مێژووی کوردستانیەکانیشە لە ساڵانی ڕەنگە لە جەنگی جیهانی یەکەم و هەتا دووەم و هەتا پاش جەنگی جیهانیش کاتە وەکو ئەوەیە مێژووی کوردان دەخینەوە بە تایبەتی لە دێهاتەکانی کوردستان لەبەر هەندێ باشە هەتا بتوانی
شعرەکان بخێنیەوە و مێژوش بخێنیەوە لە هەمان کات. ئێستا با بچین تەمەشاکەین بزانین لێرە باسی چیان کرد. باسی ئەوەی بوو کە لە ساڵی 1992 لەدایک بووە و لە 1965 کۆچی دوایی کردیە، واتە تەمەنی چەند ساڵ بووە کە کۆچی دوایی کردیە؟ 67 ساڵ بووە. لە لای مەلای گەورەی کۆیش خوێندیتی. مەلای گەورەی کۆیە، مەلای گەورەی کۆیە کەنجی لەدایک بووە 1876 هەتا 1943. کاتە مەلای گەورەی کۆیە تۆزەک لەوی گچکەترە وەکو دەبینن. بە چەند ساڵ؟ بە 22 ساڵ. قانع دوو جەنجی دیتیە. جەنجی جیهانی یەکەم کە لە ساڵی 1914 دەستی پێکردیە، ئەو کات قانع ڕەنگە تەمەنی هەر 16-17 ساڵ بی. پاشان جەنجی جیهانی دووەمیشی دیتیە کە ئەو کات قانع تەمەنی لە 50 ساڵی زیاترە. کاتە دوو جەنجی دیتیە لە کاتی ژیانی خۆی. ئەوجا تەمەشاکەین لێرە دیوانەکانی کامانەنا. زۆر گرنگە ناوی دیوانەکانیشی بزانین، ناوی ئەو کتێبانەی کە شعرەکانی نووسیە، چونکە هەر جارەی چەند پارچە شعرەکی دەنووسی بڵاوی کردیتەوە. گوڵاڵەی مەریوان، باخچەی کوردستان، چوارباخی پێنجوین، شاخی هەورامان و دەشتی گەرمیان. وەکو دەبینین ناوی دیوانەکانی هەمویان یەکەم وشە ئی پێوەیە. گوڵاڵەی، باخچەی، چوارباخی، شاخی، دەشتی. کاتە ڕەنگە ئاسان بی جودای کەینەوە لەگەڵ دیوانی شاعیرانی دیکە، بەهۆی ئەوەی کە بۆ وێنە گوڵاڵەی مەریوان ڕەنگە ئەگەر یەکێک پرسیاری لێکردی گوڵاڵەی مەریوان دیوانی کامە شاعیرە، چونکە قانعیش خەڵکی مەریوانە، ڕەنگە یەکسەر بزانی قانە. یان باخچەی کوردستان، چوارباخی پێنجوینیش چونکە لەوێ ژیایە لە پێنجوین، و شاخی هەورامان هەروە دەشتی گەرمیان. ئەوە پاشان نووسرا بوو کە ئاشنایی هەبووە لەگەڵ شێخ مەحموودی نەمر. شێخ مەحموودی حەفید دیسان ئەو سەرکردە کوردیەی کە وەکو بڵێ دەوڵەتی کوردی دامەزراند. ئەو کەنجی بووە شێخ مەحموودی نەمر یان شێخ مەحموودی حەفید 1881، واتە پێشی قانع. لە 1956 کۆچی دوایی کردیە، تەمەنی بووی تا 75 ساڵ. شەڕێکی زۆریشی کردیە لەگەڵ ئینگلیزەکان، یان ئەوەی ڕاستی بە ئینگلیزەکان شەڕیان پێفرۆشتیە، نەتوانی بڵێن ئەو شەڕی لەگەڵیان کردیە. ئەوە دەربارەی ڕەنگە باشتر بی ئەوها هەتا بە نزیکەی بزانین لەگەڵ چێ ژیایەوە کەنجی ژیایە. ئێستا بابینە لای ئەو شعرەی کە لێرە دایان نایە بزانین چی نووسیە. بێگومان لێرە نابی ئەتو بچی پارچە شعرەکی دانەی بێ ئەوەی ناونیشانی هەبی. دەبوایە نووسەرانی ئەو کتێبەی ناونیشانی ئەو شعرەی بیننەوە بزانن ناونیشانی چییە. ناونیشانی ئایا بەندی خانەیە، ئایا ئاخرین ماڵی ژیانمە، ئایا چییە، و بزانن کەنجی نووسیتی لەبەر چ نووسیتی، و ئەو کاتێک کە لە پێنجوینە ساڵی 63 بارودۆخ باش نییە، دەچیتەوە ئەو دی و سنوور مەبەستیان دەچیتەوە ڕۆژهەڵاتی کوردستان، بەڵام دەیگرن لە وێندەرێ و بەندی دەکەن بە خۆی و کوڕەکەی، و ئەویش نەخۆشە
کەواتە لەو کاتی ئەو شعرەی دەنووسی با بزانین چی نووسیە. ئاخرین ماڵی ژیانم کونجی بەندی خانەیە، ئەم کەلەپچە مەرهەمی زامی دڵی دێوانەیە، زۆر دەمێکە چاوەڕوانی زرزڕەی زنجیرەکەم، سەیری ئەم زنجیرەکەن وەک زێوەری شاهانەیە، بووکی ئازادیمەوێ خوێنم خەنەس بۆ دەست و پێ، ئەلقە ئەلقەی پێوەنم وەک پڵپڵە و لەرزانەیە، گەرچی دوژمن وا ئەزانێ من بەدیلی لاڵە بم، باش بزانێ کونجی زیندانم قوتابی خانەیە، گرتن و لێدان و کوشتن عامڵی ئازادیە، تۆپ و شەستیر و کەلەپچە لام وەکو ئەفسانەیە، بیری ئازادیم لە زیندانە فراوانتر ئەبێ، قوڕ بەسەر ئەو دوژمنە هیوای بە بەندی خانەیە، گەر بە ئازادی نەژیم مردن خەڵاتە بۆ لەشم، نۆکەری و سەردانەواندن کاری نامەردانەیە، چاوەڕوانی شۆڕشێکم عالەمێ ڕزگار بکە، میللەتم بۆ ئەو مەبەستە کردەوەی شێرانەیە، چەکی شۆڕشگێڕی من نووسین و بیر و باوەڕە، ڕاپەڕینە هەڵمەتە پڕ نەعرەتەی کوردانەیە، قانیعم ئەمڕۆ لە زیندانە بە ئازادی ئەژیم، 100 هەزار لەحنەت لەوەی وانۆکەری بێگانەیە. لێرە کە بەخۆی نووسیتی قانیعم واتە ناوی خۆی نییە، واتە ئەمن ڕازیمە، قانیعم ئەمڕۆ. با تەمەشاکەین بزانین ئەو شێعرە مانای چییە. یەکەم دێری ئاخرین ماڵی ژیانم، واتە زۆری نەمایە، هەز دەکا تەمەنی ئەوە وەی زانیە لە بەندیخانە ڕزگاری نابی، تازە ئاخرین کۆتایی ماڵی ژیانیتی کونجی بەندیخانەیە. کونج لێرەواتە گۆشە، گۆشە چی؟ بەندیخانە. بەندیخانەش هەموو کەس دەزانی حەبسخانە و زیندان. ئەم کەلەپچە مەرهەمی زامی دڵی دێوانەیە، کەلەپچەی لە دەستا بەڵام هەست ناکە کەلەپچەیە، هەست دەکا وەکو مەرهەمی برینە چییە، وەکو شتەچی باشە، زامی دڵە، کەواتە کەلەپچە لێرە بەواتای ئەو شتەی لە ئەوە کەلەپچەیە کە لە دەستی زیندانیەکان دەکەن. زامی برینیش زامواتە برین، مەرهەمیش مەرهەمە. زۆر دەمێکە چاوەڕوانی زرزڕەی زنجیرەکەم، واتە ئەو لە مێژ بوو دەیەویست بیگرن، چاوەڕێ بوو بیگرن، چونکە بەلایوی گرتن هەر زیاتر نیشتیمانی خۆی خۆش دەوێت، بە گرتن هیچ ناکرێ. زرزڕەی زنجیر دەنجی زنجیر، سەیری ئەم زنجیرەکەن وەک زێوەری شاهانەیە، واتە هەر وەکو شتەچی وەکو بڵێ زیوت لەکن بیان زۆرە خشلێکیان دابیێ، هەست ناکە ئەوە زنجیرە لە پێیتی یان لە دەستیتی، هەست دەکا ئەوە خشل و شتەچی شاهانەیە، شتەچی پادشاهانەیە، شتەچی باشە. بووکی ئازادیم ئەوێ خوێنم خەنەس بۆ دەست و پێی، واتە ئەگەر لە کاتی زنجیر پێ و دەستی خینی لێهات، ئەوە تەنیا وەکو خەنەیە لۆ دەست و پێی ئازادی. لێرە ئازادی وای دانایە وەکو بووکەک، هەرچەندە ئازادی شتەکە معنەویە، واتە شتەکە جەستەیی نییە، بەڵام لێرە شاعیر کردیتە بووک، واتە
هەتا ئەگەر خین لە دەست و پێی هات ئەوە وەکو خەنەیە، ئەڵقەی پێوەنم وەک پڵپڵە و لەرزانەیە. ئەو ئازادیەش خەنەی هەیە ئێستا بووکەکە بووکی ئازادی چی پێویستە؟ پێویستی بە ئەو خشل و ئەو شتانەیە کە لەسەری بووکەکەی دادەنێن کە پێی دەرێن پڵپڵە و لەرزانە. پڵپڵە و لەرزانە چیە؟ ئەڵقەی پێوەن. پێوەن چیە؟ ئەو زنجیرەی کە لە پێی زیندانیان دەکەن پێی دەڵێن پێوەن. ئەوە پێوەنە. پڵپڵە و ئەوەش پڵپڵەیە لێرە، ئەوەش لەرزانە. پڵپڵە و لەرزانە. پڵپڵەش لە فەیسبووکی نایتم نازانم دەتوانین تەمەشاکەین کو ئەو هایە. پڵپڵە و لەرزانە ڕەنگە ئێستا کەم ببیتەوە، ئەو جۆرە خشلە. ئەوەش لەرزانە. پاشان باسی چ دەکا؟ باسی گەرچی دوژمن وا ئەزانێ من بە دیلی لاڵ ئەبم، لاڵ واتە ناتوانم قسام بکەم. باش بزانێ کە زیندانیم قوتابخانەیە، ئەو وەی زانێت چوویتە خوێندن، هێشتا شتی فێر دەبی لەو زیندانیە. کەواتە بە چاوی شاعیر گرتن و لێدان و کوشتن عاملی ئازادیە. هیچ ئەو شتانە هیچ کاری تێ ناکەن، نەگرتن، نە لێدان، نە کوشتن، نە تۆپ، نە شەستیر، نە کەلەپچە. هەروەی زانیە ئەفسانەیە. ئەفسانە واتە شتێکی خەیالیە نییە. شەستیر لێرە چییە؟ شەستیر ئەمن پرسییم لە بەڕێزان، نەمدەزانی بە خۆمانای چییە، بەڵام گەیشت پرسییم کە شەستیر ئەو چەکەیە لە کاتی هاویشتنی، وەکو بە عەرەبی ڕەنگە پێی بڵێن ڕەشاش، کە زۆر گولە بە یەک جار لە دوویەک دەتوانی بتەقێنی. شەست وەکو شەست تیری باوەی ئەو هایە، ئەگەر زیاتریش نەبی. کاتە ئەوانە هیچ کاریگەری لێ ناکەن لە شاعیر. بیری ئازادی، بیرکردنەوەی زیاتر گەورە دەبی، زیاتر فراوان دەبی، زیاتر کاتی هەیە بیرکاتەوە. قوڕ بەسەر ئەو دوژمنە، ئەو هێشتا زجی بە دوژمن دەسووتێ کە هیوای بە بەندی خانەیە، وەی زانیە بەندی خانە ئیدی تەواو. گەر بە ئازادی نەژیم مردن خەڵاتە بۆ لەشم. نۆکەری و سەردانەواندن کاری نامەردانەیە. واتە یان بە ئازادی دەژیم یان مردن. هیچ کات نەدەبمە نۆکەر، نە سەریشم شۆڕ دەکەم لۆ دوژمن. چاوەڕوانی شۆڕشێکم عالەمێ ڕزگار بکە. کەواتە لێرە شاعیر چاوەڕوان دەکا شۆڕشێک بکرێ، نەک تەنیا کورد و کوردستانی، بەڵکو هەموو دنیا ڕزگاری بی. میلەتم بۆ ئەو مەبەستە کردەوەی شێرانەیە. کوردیش یان میلەتی شاعیر کە کووردە هەمیشە ویستیتی شۆڕشەکی بکە، هەمیشە ویستیتی هەموو کەس ڕزگاری بی، هەموو میلەتێک ڕزگاری بی. چەکی شۆڕشگێری من، بەڵام شاعیر بەخۆی چ چەکەکی بەکاردەینی؟ کەس ناکوژی، بەڵکو نووسین بیر و باوەڕ. ڕاپەڕینە هەڵمەتە پڕ نەعرەتەی کوردانەیە. کاتە ئەو نووسین و بیر و باوەڕە وەکو نەعرەتەی کوردانەیە. نەعرەتە مانای چە لێرە؟ نەعرەتە واتە دەنجی شێر. نەعرەتە یان نەڕەی شێر ئەو هایە. ئێستا قانعم ئەمڕۆ لە زیندانە بە ئازادی ئەژیم. واتە ئەمن ڕازیمە، چونکە لە زیندان بە ئازادی دەژیم ڕازیمە، خۆشحاڵم. 100,000 لەعنەت یان لەحنەت نووسیتی لەوەی نۆکەری بێگانەیە. ئەو کەسی کە نۆکەری بێگانەیە لە دەرەوە دەژی، لە دەرەوە زیندان، بەڵام بەداخەوە ئەو زیاتر وەکو ئەوەی وایە لە زیندانی بژی، چونکە نۆکەری بێگانەیە. کەواتە لێرە ئەوە یەکێک لە شعرەکانتی، بەڵام بە سەدان شعری دی هەیە. ئەو دیوانەی کە ئەمن لێرە پیشانمدا 500-600 لاپەڕەیە. زۆربەی زۆری شعرەکانی وەکو مێژووە باسی ژیانی کوردان دەکا و باسی
ڕاپەڕینەکان دەکا، باسی خیانەت دەکا، باسی مێژووی دەکا، ڕەنگە مێژووەکی 40-50 ساڵە ئەگەر زیاتریش نەبی، کەواتە زۆر باشە خوێندکاری ژیر بخینیەوە، هەم مێژووی کوردان بخینیەوە لە هەمان کات ئەو هەموو وشە جوانانەی کوردی کە زۆربەی زۆریان ڕەنگە ئێستا بەکارنێن دێتە بەرگوێت و کوردیەکی دەوڵەمەند و وشەی جوان بەبیرت دێتەوە. کەواتە لە کاتی خوێندنەوەی ژیانی شاعیران زۆر کەمە ئەوەندەی لێرە نووسرایە بەداخەوە، دەبوایە هیچ نەبی شعری دیکەش نووسرابە هەتا خوێندکاران بتوانن بخینەوە و کەڵکی لێوەربگرن. ئەمن لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.